بەڕێزان و خۆشەویستان بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک، ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ لە شادی و بەختەوەری بێ. خۆم بە خۆشحاڵە زانم جارێکی تر لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی شەوچەرە. بە دیدەنی ئێوەی ئازیز شاد دەبینەوە. بەرنامەی ئەم جارەشمان بە هەمان شێوەی بەرنامەکانی شەوچەرەی ڕابردوو کۆمەڵێک بڕگە و بابەتی هەمەڕەنگ و فۆلکلۆریمان بۆ ئێوە ئامادە کردووە لە بابەتەکانی وێژەی و هونەری و کللتوری گشتیدا. سەرەتا بە دەنگە خۆشەکەی هونەرمەند ئومێد شوانی بەرنامەکەمان دەڕازێنینەوە، دواتر بە شعرە خۆشەکانی کاکە ئارام سەیدا. لەوێوە دەچینە لای کۆمەڵێک بابەتی هەمەڕەنگ لە بەسەرهات و قسەی خۆش و باسی کوردەواری جاران و دواتر ئەچینە لای بڕگەی مەتەڵی کوردەواری و دواتر لەگەڵ ئەم گەنجە خۆشەویستانە بە یاری کڵاوێن و ئەمانە و زۆر بابەتی تر. میوانەکانم ئەم شەو لە هەگبەیاندا زۆر هەیە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. ومێ دەکەم بڕگە و بابەتەکانی ئەم جارەشمان جێگای ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. سەرەتا بە ناوی ستافی بەرنامەی شەوچەرە و بە ناوی ئێوەی ئازیزی شەوە دەچمە لای میوانەکانم. زۆر بە خێراتنی سەرجەم میوانەکانم دەکەم، ماندوو نەبن، زۆر بە خێر بێن. مەبەسمە سەرەتا لە کاکچەتۆ دەست پێ بکەم. کاکچەتۆ گیان ماندوو نەبی، زۆر بە خێربەی بۆ بەرنامەی شەوچەرە. سەرەتا پەیامی خۆت لە ڕێگای بەرنامەی شەوچەرەوە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک فەرموو. خوا سەلامەتت کە. مەمنون کاکە شێروان. دەستخۆشی لە کەناڵی کەرکووک دەکەم بۆ ڕێخستنی شەوچەرەی ڕەمەزان. مانگی ڕەمەزان بۆ خۆی لەگەڵ ئەوەی واجبێکی دینیە، بەڵێ فەرزە لەسەر هەموو مسلمانێک، لەگەڵ ئەوەشدا هەموو طقوسێکی دینی زۆر زۆر خۆشە. ڕاست طقوسە دینیەکان بە شێوەیەکی گشتی بەبێ جیاوازی ئەدیانەکانیش بە هەروە قسە بکەین خۆشن، بە تایبەتی ڕۆژ و گرتون و مانگی ڕەمەزان. دەستەکانت خۆش بێ. زۆر زۆر سپاس. دێمە لای هونەرمەندی ئازیزمان کاک ئومێد. کاک ئومێد خۆت بێدەنگ کردووە، منیش هەک بەکەم پڕی لە پرسیارە. ماندوو نەبی، زۆر بە خێربی بۆ بەرنامەی شەوچەرە. سەرەتا پەیامی خۆتۆک و هونەرمەندێک بگەینیتە هاوادارەکانت و بگەینتە جەماوەرت و دوای چینە ناو بابەتە هونەریەکانە. زۆر سپاس. من سەرەتا دەستخۆشیێن بەرنامە جوان دێکم بەرنامەی شەوچەری ڕەمەزان. بەخێراتنی هەموو ئەم میوانە بەڕێزانەکەم مامۆستایانی عزیز و هەموو لایەک. بەڕاستی ڕەمەزان تایبەتمەندیشی خۆی هەیە و ڕاست ئەتوانین بڵێن ئەو مانگە مانجی تاعات و عیبادەت و ڕۆژ و گرتن و خۆتەرخانکردنە بۆ ئەو مانگە. بۆیە مانجی لێ خۆش بوو، ناتوانم بڵێن مانجی هەژاریش لەوانەیە خەڵکانێک بڵێن مانجی ڕەمەزان هەژاران برسیە بن و یاخود ناتوان ئەو مانگە. من بەڵێن بە پێچەوانەوە بەڕاستی مانجی هەژارە. هیوادارم لەو مانگە هەمومان بە دڵێکی پاک و بە دڵێکی جوانەوە ڕووبکەینە خوای گەورەی خۆمان و خزمەتی مرۆڤایەتی و خزمەتی هەموو لایەک بکەین. ساغ بێ کاک ئومێد گیان، ئێمەش ئومێد دەکەین بەڕێزت هەر ساغ و سەلامەت. زۆر سپاس لەگەڵ ئێوەش. کاک ئومێد گیان، با بچینە لای یەکەم بەرهەم. بزانم ئەم بەرهەمە چیمان پێشکەشەکەی چاوان لە خزمەتانم. ئەوە مەقامێک و بەستەیەکمان ئامادە کردووە. مەقامەکە با بڵێنین هونەرمەندی ئازمون و خۆشەویست لێرە و ڕێز و سڵامان بۆ هەیە. هونەرمەند بەرەم حەسەنە مەقام حەسەن. بەستەکەش وەرگیراوە فۆلکلۆرە، بەڵام هونەرمەندانی تر زۆر بەیان توانێتەوە. میش پێم خۆش بۆ لێرە دەیبقڵێن ئێمەش پێمان خۆشە، دەستەکان خۆش بێ. با بە هاوکاری برایانی ژەنیار بچینە لای ئەو بەرهەمە. کاک فەرموو بە قوربان. بەتارمای شاد مەگەر تۆزێگە
گردی لە تۆ بچێ بە تارمای شادم ئەگەر تۆزێ گردی لە تۆ بچێ هەر کە ناوی تۆم لاو دێنن بەخوایە دڵی شێتم ڕاچڵەچێ چاوی چاوەڕوانیم داناخەم هەر بەو هیوایم لە پڕێکە یادم کەیتەوە چاوی چاوەڕوانیم داناخەم 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 هەر بەو هیوایم لە پڕێکە یادم کەیتەوە دەرگای حەوشەکەم لە پێوەڵێم بەڵکو ڕۆژێ لە ناکاو بێیتەوە گڕت بەردا خەرمانم ژینی بە تۆ خۆشم بێزارم لەم ژیانە بێزار لە تۆ لە خۆشم گڕت بەردا خەرمانم ژینی بە تۆ خۆشم بێزارم لەم ژیانە بێزار لە تۆ لە خۆشم نەماوێ ئیتر پێشی نیگای چاوت بنۆشم نەماوێ ئیتر پێشی نیگای چاوت بنۆشم حەکی مێزانایە سەردەرکات لە برینم تا لە دڵم دەربکە یادگاری خۆشی ژینم حەکی مێزانایە سەردەرکات لە برینم تا لە دڵم دەربکە یادگاری خۆشی ژینم ئێستاش لە سایەی تۆدا نەئومێد خۆمە بینم ئێستا لە سایەی تۆیە نەئومێد خۆمە بینم سەری ئومێد تاڵگرت وەستی خەمت خستاڕێم ڕابور چەشنی پەروانە لە دەوری باڵات گەڕێم سەری ئومێد تاڵگرت وەستی خەمت خستاڕێم ڕابور چەشنی پەروانە
ئێستاش بە یادی تۆیە شەوانە بۆ دەسووتێم گڕت بەردا خەرمانم ژینی بە تۆوە خۆشم بێزارم لام ژیانە بێزار لە تۆ لە خۆشم نەماوێ ئیتر پێشی نیگە چاوت بنۆشم نەماوێ ئیتر پێشی نیگای چاوت بنۆشم. دەستەکانت خۆش بێ کاکەمیرگیان یاخوا ئەو دەنگت هەروە خۆش لەگەڵ ئێوەشە زۆر سپاس هەربژی بە قوربان درێژە بە بەرنامەکەمان دەدەین مامۆستاگیان زۆر بەخێر بی سپاس دەکەم ماندوو نەبی چاو منی سپاس دەکەم ئێستا تۆ اینجا بەراوردێکم بۆ بکە لە نێوان ڕەمەزانی ئێستا و ڕەمەزانی ڕابردوو چۆن بوو؟ ڕەمەزانی ئێستا ڕەنگە جیاوازتر بێ لەگەڵ ڕابردوو وایە لە ڕابردووە با بڵێن لە بانگی ڕەمەزانە خەڵکی سەردانی یەکتری ئەکرد و بەلای یەک ئەچوون و کۆمەڵێ دۆست و برادەر لە ماڵێکا کۆ ئەبوونەوە ئەگەر لە گوندەکان بێوان لە شارەکان کاتێکی خۆشیان بەسەرا برد بەو یاریە کەلتورانەی کە باوە لە ناو کوردەواریە بەڵێ بەواقع من ئەوەی ئەبینم ئەو عیلاقە و ئەو پەیوەندیەی لە مانگی ڕەمەزانە دروستە بێ و هەموو ساڵێک نوێ ئەبێتەوە هیچ جیاوازیەک لە بینی پێکاتەکانە نابینی سێرەکی ئەچنە چایخانەکان و شوێنە گشتیەکان خۆیان مەشغول کردەوە بە یاریکردنی کڵاوێن و سین و زەرف و چەندین یاریکە ینی کە تو تەمەشایانەکەی هیچ فەرق و جیاوازیەک نابینی ئەمەنە عیلاقەکە ئەو پەیوەندیە ئەمەنە بەتینە یعنی دەخۆشە لە نێوان دوو کەوانە ئەتوانین بڵین ئەبێتە وێزگەیەک بۆ پاکەشکردنەوەی ڕۆحەکان بەتاکی خۆی مانگی ڕەمەزان مانگێکی با بڵێن مانگێکی دڵفێنە مانگێکی کراوەیە مانگێکە عیلاقەتەکان زیاتر بەتینەکە ینی ئەمە شتێکە هەر لە کۆنەوە وەکوتم لە مانجی ڕەمەزان خۆی تایبەتمەندی خۆیە ئەو حەقد و کینەیە سێرەکەی نامێنێ کە سەڵ کینەی لە دڵان نییە خۆیە بەڕای من لە کەرکووک تایبەتمەندی خۆیازی شەو لە شارەکە مامۆستا عەزەدینگیان گفتوگۆ لەگەڵ جەنابەت خۆشە منەزانم جەنابەت لە ڕووی کولتوری وان زۆر دەوڵەمەندی دەست خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانت یاخوا هەمیشە ساغ و سەلامەت بی کاک شێروان و من دەستخۆشیتان لێەکەم کاک شێروان دەستخۆشی لە کەناڵی ئاسمانی کەرکووکە ئەزیزی ئەمەی بۆ ڕێخستنی ئەم بەرنامە پیرۆزە بە ناوی شەوچرای ڕەمەزان و مانجی ڕەمەزان لە هەموو تاکێکی ئەم وڵاتە هەرخۆش بێ و هەر پیرۆز بێت جارێکی تر و سەد جایتر جەنابەت و هەموو میوانەکان سەرسەر و سەرچاوی ئێمە هاتن ئێمەش هەمیشە وەکو کەناڵی ئاسمانی کەرکووک ئەو بەڵێنە دووباراکەینەوە ئەوەی لە دەستی ئێمە بێ لە ڕووی کەلتوری و لە ڕووی ئاشتی کۆمەڵایەتی لە کەرکووک قەت درێغی ناکەین لەگەڵی عەزیز خۆش ماندوو نەبی بە قوربان سپاس ئەگەر مایکەکە لە تەنیش خۆ دەبیدیتە کاک دلێر گیان ماندوو نەبی زۆر بەخێر بێ زۆر سپاس کاک شێروان سەرەتا دەستخۆشی لە بەڕێستانەکەم و زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی کەرکووک بۆ زیندوکردنەوەی بەشێک لە کەلتوری ئەم شارە و هەروەها پیرۆزبایی مانگی ڕەمەزان لەسەر جەم دانیشتوانی کەرکووک و مسلمانان بەگشتی دەکەم هەر بژی بە قوربان ماندوو نەبی جارێکی تر بەخێر بێ کاک دلێر سپاس ئاشکرایە جاران وەکو ئێستا ئەم با بڵین کاتژمێر و منەبیهی مۆبایل و ئەو شتانە نەبوو خەڵک هەستێ خەڵک جاران بە تەبڵ و تەنەگە و ئەوانە پارشێوان هەڵەسان و اینجا ئەیانوت لە کۆتایی ڕەمەزاندا ئەو کەسانی کە خەڵکیان هەڵەسان ئەیتر خەڵات ئەکران دیاری ئەوە چۆن بوو باسێکی ئالەوەم بۆ بکەی شەوان چۆن خەڵک هەڵەستا بۆ پارشێ و دیارە پێشتر ژیان زۆر سادە و ساکارتر بووە و ئەوەی بەبیرم دێ خەڵکی تەنانەت ئەخەوت بۆ پاشێ و جارێکی تر هەڵەسایەوە و ئەوانەی وە شەوان خەڵکیان نەگەدارە کردەوە ڕۆژی جەژنە خودی ئەواری جەژن دەهات جەژنانیان وەرەگرت لە پای ئەوە بەڵام ئەم دیاردەی ئێستا زۆر کاڵبەتەوە بەداخەوە ئێستا ئێمە ئەمانەیە زندوی کەینەوەکو بەشێک لە مێژوو و کەلتوری خۆمان باشە مامۆستا دلێر هەست ناکەی ئەمە یعنی ناوی بنین جۆرێک لە مەترسی مەسەلەن ئەو گەنجانی کە ئێستا تازە هەڵەچنیان نەوەی داهاتوو کە دێ
زۆربیان مەسەلەن یاری کڵاوێن بە ئوسوڵە ئەساسیگەی نازانن یعنی کڵاوێن وابزانم زۆر لەوە گەورەترۆ تۆ ئەنگسیلێک لە کڵاوێ بشاریتەوە گوایە ئەگاتە 100 دوایە بێتە سینیەک دوایە ئەو سینیە چۆن دەسا و دەسەکە گوڵەکانی چەنە هەست ناکەی ئەمەیسە بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی جوان گەنجەکان نازانن کاک شێروان بێ گومان و تێکی ئەڵێ مرۆڤ کوڕی ئەو ژنگەی خۆیەتی کەەوە ئەژێ ئستا ئەو گەنجانە ئێمە لەم ژنگەی ئێستا ئەژێن کەەوە باسم کرد ئێستا کۆمەڵە یاری تر هاتوۆتە پێشەوە ئەوانە باوترە ئێمە نەمانتوانیەوە بەداخەوە نەمانتوانیەوە مێژوی خۆمان کورد لە 100 ساڵە و 200 ساڵەی پێشووتر نەمانتوانێت مێژوی خۆمان زۆر بە جوانی وەکو نەتەوەکانی تر بپارێزین بەداخەوە بۆ یاین بۆ نمونە ئێمە گەر هێرۆدۆتس لە ساڵی 200 پێش زایەن مێژووی ئەسینا و مێژووی یۆنانی نووسیوەتەوە کەچی کورد 700 ساڵ پێش زایەن ئەمبراتۆرێتی دامەزراوە دەوڵەتی دامەزراوە کەچی شەرەفخانی بەدلیسی لە ساڵی 1500 مێژووی کوردی نووسیوەتەوە کەواتە ئێمە لە مێژووە لە ڕۆڕۆی مێژووە هەندێک دواکەوتوین بۆیە پێویستەکە ئێستا ئەمانە بپارێزین ئەگەر یان ئەمە بەڕاستی مەترسیە بۆ نمونە ئێمە هەر ئەیجێڕینەوە بەڵام پێویستەکە ئەم کە جێردرێتەوە پێویستەکە بنووسرێتەوە پاشەکەوت بکرێ بەڵێ بکرێت بکرێتەوە بۆ نمونە خاتوو باسی ئەوەی کرد پێشتر چەندێ خۆش بۆ ڕۆیشتین سواری ئەو یاریانە ئەبین لە قەراخی خاصە ئەو ئەسپ و عربانە ئەم بابەتانە هەبوو بۆ نمونە حەدیقەی ڕەبعێنمان هەبوو خەویستە بۆ تەکاولکراوێک جوانترین شوێنی یاری بووە و یەکەم شوێنی یاری بووە لە ساڵی کۆتایی هەفتاکان و سەرەتا هێشتاکان کراوەتەوە تەنانەت ئەو کاتە ببیرم دێ کۆمەڵە پاڵەوان و یاری پهلەوانی مصریان بۆ هێنابوو ئێمە هیچ شوێنێک بەڕاستی لە کەرکووک ئەمش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی وە ڕاستە فرا نەتەوەن لە کەرکووک بەڵام نەمانتوانیوە شوێنە تایبەتەکانی خۆمان وەک خۆی بپارێزین و بە ئەرشیفی بکەین دەسەکانت خۆش کاک دلێرگیان سپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبی جارێکی تر دەگەڕینەوە کاک ئومێد حەزمان لە گۆرانەیەکی ترە ئەمانەوەکە جارێکی تر خۆشکەین و بەڵام پێشەوەی چینە لای ئەو گۆرانیە جەنابەت تۆکو هونەرمەندێکی ئەو قۆناغە ئەو پرسیارت لێکم لە نەوەتەکانەوە جەنابەت خەریکی گۆرانی و ئەوانەی یعنی بۆ گۆرانی ئێستا وەکو من ناویم ناوە پەشمەک وەکو شعر بەنات ئەیخیتە سەر لێوت ئەتوێتەوە بۆ گۆرانێک هەفتەیەک پێش ئێستا دەرەکرد ئێستەلی بێزارەبی ئێمە گۆرانیەکی هونەرمەندانی ڕابردوو لە هەشتاکان لێدراوە حتا ئەوانەی جەنابتانیش کە لە نەوەتەکان و تووتانەتەوە ئێستاش ئێمە تامی لێکەین ئەمە جیاوازیە چییە لە ئاوازە لە هونەرە لە زەوق و سەلیقەیە لە ڕوحە ئێستا بۆ نمونە ئێمە لە سەردەمێکی لە سەردەمی پێڵێن ئەسڕ سورعین بەڵێ یاایی بەجددی لەم فۆزایەشە لەگەڕ ڕێزمیسە فۆزایشی زۆرن ناو هونەرمەندان و لە ناو بواری هونەرمەندی هونەرمەندان و مۆزیک ووانە لە هەر چوار پارچەی کوردستان بەڕاستی ئێمە ئێستا ئامێری پێشکەوتوتر و باشترمانەیە ئێستا موزیسیانی زۆر پرۆفشناڵ و ئەکادمی و زیرەک و باشمانەیە ئستۆدیۆی باشمانەیە کە جاران ئەچوین لە ئستۆدیۆ بە سێ تراک بوو تراکی دەنگەکە و تراکێک ئەگەر کۆرسی خۆتە بۆە قەرارێک دیان جوابێکت بکرێت تراکێک مۆسیقێکی ئاکای تۆ ئێستا ئەتوانی ماجی جارێ بڕۆی کۆپلێک داخلکەی ڕاستە ئەی سەرنجام بەداخەوەەوە ئەبینی گۆرانەکە ئەم گۆرانەیەکە لەم سەردەما کرێ بەڕاستی کە زۆر ناخایانێگات ئەو پەڕی باشترین گۆرانی بگاگاتە مانگێک دوومان دوایی نازان بە ئەرشی فەکریان ئەبێتە هەڵم و دیار نامێنێ ئەتوانم بڵێم لێرە هەموو شتێک بەردەسە لە جاران باشترە بەڵام ڕەنگە ڕوحەکان بۆ ڕاستە بەو هەست و بۆ چێژەی کە جاران حەسەن زیرە گۆرانەی شەوت لە مەجلیسێکە یاخود مامۆستا عەلی مەردان یاخود مامۆستا تاهیر تۆفیق لەوانەیە ئەوە جیاوازتر بێ لەگەڵ ئەم سەردەمە ئێستا سەردەم ئەو بەداخەوە سەردەمەش بۆتە سەردەمی سۆشیال میدیا و بازرگانی و سەردەمی ئاسایەت و هونەرمەندی هەم کاری جوان بگەوە بتوانانی استفادەش بکەی لە هونەرەکەت بەڵام نەک بازرگانیش تەواوی پێ بکەی یاخود تەنها بۆ شۆرەتت بێ ڕاست بەداخەوە ئاوازەکانیشمان ئاوازی باشەیە ئاوازی زۆر جوانێ بەڵام
ئیسا کۆمەڵی ئاواز پێیا بوو کۆمەڵی هەمووی وەرگیرا و هەر کۆپیەکی ڕاستە و خۆیە ئەو نێ بڵێ مەسەد ئاوازێک تۆ ئەتوانی جۆگری هەموو وڵاتێک بی جۆگری هەموو موزیکێک بی موزیک و گۆرانی سنووریان نییە سنوورەکان تێپەڕێنن بەڵام تۆنێک بچیت موزیکێکی مەقەدۆنی ئەرمەنی ئەفغانی هەرچی هەرچێک عەربی ڕێک کۆپی خۆی بکەیت ئەتوانی تۆ لە ئۆکتافێکا تۆ لە ئۆکتافێکی دەستکاریشی بکەیت بەڕاستی هەر میلۆدی لە میلۆدی ئەچێ بەڵام جوانکاری تیا بکە گۆرانی ئازەریە مامۆستا حەسەن زیرەکە مامۆستا ماملی بە کوردی و توانە ئازەریەکان جوان لێبێ ئەڵێ ئەمە این خۆیانین بڵین کوردان دویانە بەتاچیت ئەوەیە مەبەستەکە لێرە هەست و ڕوحەکەی گیان سپاس دەکەم ئێستا بە هاوکاری ئەو برا مۆزیسیان با بچینە لای بەرهەمی دووەم بەچاوە فەرموو بەخۆ شەوان تابایان ئەزیزەکەی من پیشەم گریانە وای پیشەم گریانە سینەم دەفتاری حەبیبەکەی من جێی خەیاڵانە وای جێی خەیاڵانە کارم ناڵین و ئەزیزەکەی من ساقی و پەیمانە ساقی و پەیمانە کۆنێکی لێ هات ئەزیزەکەی من مەیلاکەی پارێت وای مەیلاکەی پارێت لە چی ڕەنجاوە ئەزیزەکەی من دڵی نازدارێت وای دڵی نازدارێت سەرێژم بۆ من ئەزیزەکەی من چاوی بیمارێت ئای چاوی بیمارێت کێ دڵیات وە حەبیبەکەی من بدا ئازارێت یار بدا ئازارێت دووری تاواندا ئەزیزەکەی دڵ ئازاری داوەم وای ئازاری داوەم حەکیم دیداری ئەزیزەکەی من تۆی بۆ داناوەم وای تۆی بۆ داناوەم ئەسیر و ماستی ئەزیزەکەی من دوو زولفی خاوەم جان دوو زولفی خاوەم ئەسیر و ماستی ئەزیزەکەی دڵ دوو زولفی خاوەم یار دوو زولفی خاوەم
دەسەکانت خۆش بێ کاکە ئومێدگیان گۆرانێکی زۆر زۆر خۆش حیاتم یاخوا هەمیشە ساغ و سەلامەت بی. ئەچمە لای مامۆستا لوقمان، مامۆستای گیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ کەناڵە بەڕێزەکەتان. سەرەتا جەژنی مانگی ڕەمەزان لە ئێوە و لە بینەران و لە خەڵکی کەرکووک پیرۆز بێت. هەر بژی بە قوربان. کاک لوقمان گیان، یەکێتر لەو شتە خۆشانی کە جاران لە مانگی ڕەمەزان یان بە تایبەتر لە بەرنامەی شەوچرە یان لە شەوچرەی ماڵان کە دائەنشتن مەسەلەی یاری بوو. یاری لە کوردەواریە بابەتێکی زۆر سەرەکیە، ینی گەلی کورد زۆر گرنگی بە یاری داوە. سەرەکی تریان ئەوەی یاری کڵاوێن لە شەوچرەیە، بەڵام جگە لەوانەش ئێمە کۆمەڵێتر یاریمان هەیە. بە بیرەوەری جەنابەت لە منداڵی خۆت ئەکی دێسا کۆمەڵی یاریت کردووە، سەرەکی ترین ئەو یاریانە چی بوون؟ سەرەکەترین ئەو یارانی کە ئێمە وەکو مناڵان ئەمان کرد لە خەڵکی ئازادی کێ لە بەردێنەمانە کرد، کۆمەڵی بەردی گەورەماندانە بە بەردی بچووک پێمانەوت کێ لە بەردێنە هەلوچێن هەبوو، مزراحێنمانە کرد، گولێنمانە کرد، کۆمەڵی یاری هەبوو، باز بازێنە بوو، سێبازێنە بوو، کۆمەڵە یاری چاوشارکیە کرا، کۆمەڵە یاری زۆر هەبوو. بەداخەوە ئێستا ئەم ئامێرە زیرەکان هەمووی لە ناوداوە. ڕاستەکەی بەڵام خۆ گرنگە ئەوانە ئێمە دوکیومنتی بکەین و یاداشتی بکەین لە بیرمان نەچێت. ڕاستە، ینی حەق هەیە مامۆستایانی وەرزش لە قوتابخانەکە من پێم باشە ئەمانە ئەتوانن وەکو یاریێکی وەرزشی بە مناڵانی بڵێنەوە، هەم ئەبێتە یاریێکی وەرزشی هەم وەکو کەلتورێش ئەپارێزە و لە بینی مناڵ و لە بیرەوەری مناڵە ئەمێنێ. پێم باشە ئەمە ینی بە تایبەتی لە خوێندنی کوردیا ئەمە بکرێتە بەرنامە و مامۆستایانی وەرزش بتوان ئەم یارانە لە وانە وەرزشەکانە بڵێنەوە. دەستەکانت خۆش بێ مامۆستا لوقمان، سپاس بۆ زانیاریەکانت. ئەگەر مایکەکە لێ بدەیتە کاک نەوزاد، کاک نەوزاد گیان بەخێر بێی، ماندوو نەبی. سپاس، ماندوو نابین ئینشاءالله یاخوا هەروە بە گەنجی و جوانی بمێنیتەوە. کاک نەوزاد گیان، کاتێکە مانگی ڕەمەزانە هات هەست ناکەی تەنانەت لە ڕووی مرۆڤەکانەوە خۆ ئامادەکردن جیاوازیەکی هەبوو. جاران خەڵک زۆر بە شەوق و زەوقەوە خۆی ئامادە ئەکرد، مەسەڵەن هەفتەیە پێش ڕەمەزان شتی دروستە کرد، شتی ئامادە ئەکرد، بە شەوق و زەوقەوە پێشوازی لێ کرد. هەست ناکەی جیاوازیەکەی لە نێوان مرۆڤی ئێستا و مرۆڤی جاران؟ وەڵا بێگومان هەم لە ڕووی تەندروستیەوە خەڵکی ئەمڕۆ فەرقیە لەگەڵ جاران و هەم ڕەمەزانیش. ئێستا هەموو شتێ زۆر و حازرە لە پاکەت بەستامی جنادا. وایە جاران دەبوو پێشوەخت خۆتی بۆ ئامادە. مرۆڤەکان جاران قەنەعەتیان زۆر فول بوو، خواردن کەم بوو، ئیرادە و ئارامیان زۆر بەتوانا بوون. زۆر ڕاستە تێگەی لەگەڵەوەشە ینی بربەرەکانی هەموو شتێکیانە کرد. بە خواردنێکی کەم قەنەعەتێکی با بڵێن زۆریان هەبوو و تەندروست بوون، دڵیان خۆش بوو و زۆر بە ئومێدەوە پێشوازیانە کرد. ڕاستە. ئێستا لەگەڵ ڕێزم مامۆستایان بە حەقیقەت یعنی وایان کردووە نازانین بە قسەی کام مەلا بکەین. بە حەقیقەت جاران یەک مەلایەک لە ئیمان بوو، ئیتر هەموو شتەکان لە وەرە گیراوتەوە. کاک نەوزاد هەست ناکەی یعنی ژیان بە سادەی خۆشترە، ئەم قەڕەباڵغی و شتێک کە ئێمە هەمیشە هەڵپا ئەەکەین، هەمیشە تاوە دەین، دوای سەرنجام ئارامی خۆمانمان لە دەست داوە و ژینگەکەشمان ژینگەیەکی پیسە. وایە ئەگەر تاکوتەرا بین یا لە شوێنەکانی ئەوە بین بە حەقیقەت تەندروسترە بین، خواردن و زەوق و شەوق دەکەوا بێ با هەل لە ئیم شەوە بڕیار بدەین بگەڕێن بگەڕێنەوە بۆ خان و خوڕەکان بسینەوە بۆ لادێکان بگەڕێنەوە سادەیەکەی جاران گرنگ لە خواردن و لە ماڵ و لە سیارە و لە قەسر نییە، بگەڕێنەوە ئارامێکی جاران خۆشبەختی لە قەنەعەتە. ئافرین ڕاستە، لە ئیرادە و با بڵێن ویستی ئینسانە. ئافرین ڕاست. یعنی ئەوە قسەیتانە بۆ مەسەلەی مامۆستا باسی ڕەمەزانی کرد، حەزەکەم تەکمیلێکین. فەرموو عەزیزە. ڕەمەزانی جاران خۆ ڕەمەزان و مانگێکی پیرۆزە و مانگێکی ئاینی و کۆمەڵایەتی و سۆز و بەزەیی و ئیتر هەموو شتەکانی تیا. ڕاستە. و مانگی کۆکردنەوەی هەم خێزانە و هەم با بڵێن لە شارێکی وە کەرکووکە هەم نەتەوەکانیش ڕاستە ئەگرێتەوە. ینی بەڕاستی مای خێر و بەرەکەتە
جگە لەوەیشی لە ڕووی تەندروستیەوە ئێمە سوود و قازانجێکی زۆری لێوەرەگرین و هەست و نستیشمان بەرامبەر بە نەداران بە بێنازەکان بێدایک و باوکەکان ئەجوڵێ ئەتوانین لەو کاتە سۆز و بەزەیمان زیاتر ئەوار دەستەکان خۆش بێ کاک نەوزاد گیان سپاس بۆ زانیاریەکانت. بەس حەزەکەم مەتەڵێکیش بڵێم. دەی فەرموو فەرموو. زام کێ ئەزانێ لەم برادران. دەی فەرموو. ڕەشە وەک بزن وردە وەک کزن بە پێنج بۆیە چن بە دووەی دزن. وەڵام دەوە کاکە ئازاد دووباری بکەرەوە. ڕەشە وەک بزن. بەڵێ. ڕەشە وەک بزن. بەڵێ. وردە وەک کزن کزن شتێکە وەک ماشوای. بەڵێ. بە پێنج بۆیە چن بەس بە دوانەی دزن. ئەسپێ دەست خۆش کاک نەوزاد. مایکەکە لە تەنیشتەوە حەزەکەم دواوتەم هیوادارم ئەم مانگی ڕەمەزانە بێگومان مانگی خێر و بەرەکەتە بێتە مایەی هەوێنی یەگرتنی کورد لەم شارە وە خۆشی و بەختەوەری بۆ خەڵکی ئەم شارەستەم دیدە و سپاس بۆ ئەم دەرفەتە و بۆ ئێوە بۆ کەناڵە کاک نەوزادیان سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ دەچینە لای مامۆستا نەعمان مامۆستا گیان ماندوو نەبی زۆر بەخێر بێ سەرەتا پەیامی خۆت بگێنە دوایی حەزمان لە هەندێک بەسەرهاتی خۆشە ئەڵێن جەنابەت زۆر کۆمیدی و شتی زۆرت لەلایە ئەنوا ئەوەشکاستم لایە بە عەرەبی کوردی گۆرانی شعر هەموو شتێکم لایە بەس مامۆستایان زۆر شتیان دەربارەی ڕەمەزان نەوت حتا لە خواردنەکانی مەسەلەن ترخیانە ساوەر هەڕەپەپە هێلکە و ڕۆن کۆمەڵێستیانی شۆربای نیست ئەوانەی هەیان بۆیە ئەمەیانە کرد جارە خورما و ڕۆنەکە سەرگشتی بوو ڕاستە فەرمووی خورما و ڕۆنەکە سەرگشتی بوو ئیسا بچینە لای بەسەرهاتەکان لای نوکتەکان دەی فەرموو هەر لەسەر ڕەمەزان ئەلێ لە پەنجاکانی ساڵی ڕابردووە کابرایە ناوی حەمەعەلی بوو قەت ڕەمەزانینە ڕۆژی ناگرت برادەرەکان ڕوون بۆرە کوڕە کاکە حەمە بۆ خاتری خوا کوڕە ڕۆژێ بوو ئەیت وەڵا کاکە من عەتارم تاقانێش بوو پێش 6 بناریە بوو من عەتارم ڕۆژانەی ڕوبع دینارێکم بەیە ئەی ئەو ڕوبعێکەوە برادەرەکانی لە مزگەوت کۆ بوون سەر و ڕوبعیان بۆی خڕ کرد کردیانە سی ڕوبعەکە 7 دینار و نیو دیناریشیان بۆ جەژن بۆی دانا هاتن بۆ باوتیان کاکە ئەم مانگە ئیش مەکە پارەی جەژنەکەتیش وتر ئەوە پارەی ڕەمەزان و جەژن ڕۆژوو بگرە وەڵا ڕۆژووی کرد ڕۆژ جەژن خەڵک لە مزگەوت دەرچوو ڕاست هاتن بۆ ماڵ کاکە حەمە جەژنە پیرۆزەی لێ بکەن دەرگای کردەوە ئای کاکە حەمە پیرۆزە جەژن کوڕوتی پیرۆزیی ماڵتان و 11 مانگتر ڕەمەزانە ئەو ڕەمەزانە 11 مانگتر لە ترسی لە 11 مانگ چیرۆکێکی تر جاران خەڵک مناری بەهین نادا بە یەکێک خواردن زۆر بخوات نەبوو بەڵێ یا جۆ بوو یا گەنم بوو ئافرەتێکی خواردنی زۆرە خوارد ناوی گوڵوەشانی ما زەلامێکیش ئافرەتی دەست ناکەوت گەڕا وەڵاوتیان ئەو ماڕە کچێکیەیە چون بۆ داوای گوڵوەشان خواردێکی خست بوونە قسمەت ئەو زەلام کاکەکەی بێنەوە وتی 2 هەفتەی تر وەرە مارەیان بۆ دوای 2 هەفتە چوون بیگو ئەو ڕۆژەی وا ئەیگوازنەوە بەیانی گوڵوەشان لە خەوەرچە 4 نانی خوارد 12 نانی خوارد دایکی وتی قوربە سەرم قوربانە دم گوڵوەشان بە دڵ ناشەش بردشیان 4 نانی خوارد وە نازەوە 4 خواردوە پیازەوە 4 خواردوە فرۆی مانگا بازەوە ئەمەدانی نەخوارد وە دڵ ناشتە بردیان زەلامێکی دوو خێزانیە بێ بەڵێ گەورە و بچووک هەر شەوەی بگەڕایەتەوە ئەمڕۆ لای گەورەکە بۆیە چاکەتەکەی لە پشت دیوارەکەی دەرگاکە ئێوەڵە خست بڕایە بۆ لای بچکەکە چاکەتەکەی لە پشت دەرگاکە ئێوداهانە ڕۆژێکیانە ڕا بۆ سرەی کچە ژنە بچووکە بێت شەو خەوەری بۆ تێ ژنە بچووک باوکی مردە ئەی باوە چۆن قوڕت کردە سەرمانە باوە دایکم چی بکە باوە براکانم چی بکە ئەی خۆم سەر بۆ کێ بووم وەڵا ژنە گەورە زانی ڕاست ڕووی چاکەتەکەی لە پشت قاپێکە هەر کرد گوایە بیوە بۆ غورفەی خۆی وتی وای چاکەتەکەدان پشت بریا چاکەتەکەدانە لە شوێن خۆی وای خۆی یەکێکە بۆی کەیتە دووای دەستەکانت خۆش ڕەمەزانی ئەم ساڵ لە هەموو خەڵکی کەرکووک پیرۆز بێ مێدەوارم خۆشیە بێتە کەرکووک و زۆر سپاسان دەستەکانت خۆش بێ ماندوو نەبی جارێکتر سپاس بۆ بەسەرهاتە خۆشەکانت ئازیزانەوە خۆشەویستان بەردەوامین لە بەرنامەی شەوچەرە و دوای ئەم گۆرانیە دەگەڕێنەوە لاتان
دك أي خوي داخلي ليلكم سحر يدقارن چەند خاڵانای ژماردم ئازیزەی نەمدیوەی بەهەشت و وەینۆ هیچ خاڵێ نەدیم وێنەی خاڵی تۆ باڵای من پەشتن قەومی البەڵای لەیل بیای ئارێ کوڕە گەریارای لەی شومی چارەم یەتیم لەی کەمەی یەخباڵی هەر جارێک دەگە هەر جارێک فرسەتەکەی با بمرم منیانە خاڵی مای دەک نەزانم ئەی کارە دەک نەزانم ئەی کارە چ کار شەیتانایی وڵیەزەم لە دڵ دەگوڵ یەزەم لە دڵ باو بمرم دڵچی پەشیمانەوەی ئەمان 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 با من بمرم تو نەمری دەخیل دڵتمای ڕاوەستاوە لەو بەعانە دەستی لەو کامەردانە دەستی لەو کامەردانە دڵی کچە سوڵتانە تەشی دەڕێز بەڕانی باریکە یا قەویانە ئەڵڵا عەمرەکەم چاوەکەم تەگبیرە و بۆ تۆی دەکەم
ئەگەر بە خۆت ڕازیبی من خۆمت بە قوربان دەکەم ئەگەر گوێت لا دەنگم بێ ماچێکی سەربۆنات دەکەم چەند جوانە چاوی کاڵی ئەبرۆی ڕەشی خەیاڵی چەند جوانە چاوی کاڵی قوربان ئەبرۆی ڕەشی خەیاڵی هەرچەند چاوێ هەڵێ دێنێ دڵی هەزار دەستێنێ هەرچەند چاوێ هەڵێ دێنێ قوربان دڵی هەزار دەستێنێ عمركم شاوكم روحكم تكبيرة وبوتويدكم أقرب خود رازي بي ويقولي درمان خواردكم أقر جود لا دمكم بي ويخمد بقربان دكم کاک ئومێدگیان سەبارەت بە بەرهەمی تازە پێمان خۆشە دو هەواڵی هوەریت جگە لەو کاری لایڤ میوزیک و ئەو ئاهەنگانی کە ئیگەڕی وەکو کاری کلیپ و کاری با بڵین تۆمارکردن ئێستا حاڵی حازر چیت بەدەستەوەیە مەبەستەوەی بۆ کلیپ تازە نییە ئەی داخەوراز و ئەردەڵان هەش ساعت بردووە بۆ حدود حاجی ئۆمەران شەو ڕۆژە بە دیار کلیپێکەوە بووە ئەیدە زۆر هەواڵێ خۆشەوە تا کلیپێت ڕابردوو بۆ کە لەگەڵ خەندەخانە کردمان گەشتەکە گەشتێکی فۆلکلۆری خۆشەویستیمان بەڵام خەندە کەرکووکی دەستی کاکە ئەوراز و کاکە دەڵانیش خۆش بێ بەڕاستی کەناڵی ئاسمانی کەرکووک وەروە کاکە ئاسۆ بەڕاستی ماندووبوون پێمانەوە بەڵام بە داهاتوە شەڵا بەتوانم بڵێن بە دوای جەژنەکارێکی نوێ مەدەسەوەیە کارێکی زۆر باش ئاوازێکی تازەیە و هۆنراوی شتێکی زۆر جوانە بەڕاستی بەرهەمێکی جوانە ئەوەی ماوە کاری میوزیکی تاوا بێ و دەنگی بخەمەسەر و دوای ئەوەی شەڵا کاری کلیپێکی جوانی بۆ دروستەکە ئیشاڵڵا بە قوربان دەست خۆش بێ کاک ئومێدگیان هەربژی بە قوربان ئەی نیگارە ئەی نیگارە بەسێ با دەرگەی وەفا بکرێتەوە تا بەکەی هەردڵ لە زیندانی جەفا بکزێتەوە سەبری ئەیوبم لەکوێ بوو عمری نوحم چۆن دەبێ 52 ڕۆژێکم ماوە ڕوحکە چوو نایەتەوە 52 ڕۆژێکم ماوە ڕوحکە چوو نایەتەوە هەر بە ئەرزی ڕەحمەوە وابێ یا بە عەزمی کوشتنم ئەی ڕەفیقان ڕجاکەن توخوایار بێتەوە پەردەی ڕوو هەڵگرە گیانە وەفای تۆ سەبری من وەک حەیایی عاشقان قەترەیەکە بە نەتکێتەوە سڵاو لە شاعیری مەزنی گەلەکەمان سافی هیرانی خۆشەویستان و ئازیزان دەچینە گۆشەی وێژەی کوردی و شعری ئەفسوناوی بۆ شەوچەرەی ئەم جارەمان شاعیرێکی خامەڕەنگینمان لەگەڵا ئەویش زۆر ئازیز کاک ئارام سەیدە کاک ئارام گیان ماندوونەبی زۆر بەخێربی زۆر سپاس مانگی ڕەمەزان هیوادارم بێتە مانگی خێر و خۆشی بۆ هەموو گەلان بە تایبەتی پیرۆزبایی لە خەڵکی شاری کەرکووکەم هیوادارم ڕەمەزانێکی خۆشی و ئاشتی و تەبایی بەرینە سەر لەم ئینشاءڵڵا کاک ئارام جەنابەت هەم چیرۆک نووس هەم ڕۆمان نووس دوایی هەم شاعیر بەڵام ئێستا وەکو شاعیر قسە ئەەکەین پێم خۆشە بزانم ئەزمموی شعری لای تۆ
کاتی شعر نووسین لە لای شاعیر شعر ئەنووسرێ یان ئیلهامە خۆی فەرزەکە بەڵێ دیارە کاک شیروان شعر ئەگەر باگراوندێکت نەبێ خوێندنەوەیەکت نەبێ جاری وای ئیلهامت بۆ دێ بەڵام تۆ ئیلهامەکە چۆن بتوانانی شعرێکی جوان بهۆنیتەوە پێویستە معریفەتە بێ زانیاریتە بێ کۆمەڵشتت خوێندی بێتەوە کۆمەڵە زانیاریت هەبێ لەوەی شعرێکی جوان داڕێژی وێنایەکی جوان بۆ شعرە بێنێ تەنها ئیلهام کافی نییە بۆ خوێندنەوە زۆر زەرورە بۆ ئینسان بۆ هەموو مرۆڤێک بەڵام بۆ شاعر زیاتر خوێندنەوە بەڵێ جگە لەو نامیلکانی کە ئێستا چاپت کردووە شتی تازە هیچت بەدەستەوەی وەکو شعر چاپ وەکو شعر ئێستا هیچم بەدەستەوە نیە جارە سەرخاڵی خوێندنەوەم زیاتر بەڵێ و ئەمە لە کەرکووکشە هەوڵم داوە لە ڕێگەی کتێبەوە کتێب زیاتر کتێبی کوردی بەردەوام لە پێشەنگای کتێبەکان لە قوتابخانەکان و لە دەرەوە قوتابخانەکانە خەریکی سەرخاڵی ئەوم ئینشاءالله لە ساڵی داهاتوو ئەمەوێت لە خوێندنگا سەرەتایەکان چیرۆکی مناڵان لەوێەوە دەست پێ بکەین لە ڕێگەی قوتابخانەکانی سەرەتایشەوە بۆی مناڵانیش هەم بین چیرۆکی مناڵان بخوێنێتەوە دەستەکانت خۆش بێ کاکارامگیان بە هاوکاری برایانی ژەنیاران با بچینە لای چەند پارچە شعری بە دەنگی جەنابەت یادگارەکانی ئەو لە غوربەتە لە سەحرای غوربەت و تاریکی شەودارە یادگارەکانی ئەو تاکە چرایەک بوون بەدەستمەوە بۆ ئەوەی سەرنجم بۆ کەسی تر نەڕوانێ دڵی شێتم بە زڵتی سیا دەبەستمەوە دەتۆش وەرە نەبام دڵە دیلم لە زندانی بێتۆی داگیان بسپێرێ ئەو ساکێ هەواڵی مەرجی من و سوتانی یادەکانت بۆ بنێرێ خۆزگام زانی لە نیشتیمانی غوربەت بێچاوەکانی تۆ چەند سەختە ژینم شەوانە ئەچمەنێ و خۆڵایی زامەکان گردون ئەهەژێنێ سەدای نالەوشین نەم بیسترپەیەک ئەو شەوە تا گزنگ دڵی بێداریشتوایەوە لە نێو ئازار و ئێش دوای خامۆشبوونی یادەکانم جەستەی شەکەتیشم بوو بە خۆڵەمێش بیرەوەری تەمەن ئەڕوا و لەگەڵ تۆیە خۆی زیاتر لێم دوورە خاتەوە شەوانە یادەکان دەستم مەگرێ بۆ ڕابردووەم باتەوە بۆ ئەو کاتانەی کادوت من دەژیم بۆ ڕابردووی چاوانی تۆ ئەو ساتانەی کە لێت دوورم سوتانێکە زۆر لەسەرخۆ ئەم ئێستا لەگەڵ یادەوەریە درۆ ڕەنگاڵەیەکان دووەنەو زەدەم بۆ ڕزگار بوون لەم مەینەتە ناچار هانا بۆ مەرجی خۆمە بم نەمدەزانی عشقت پاییزێکە ڕەنگی لایم زوولێ بە یا زڵفت گەڵای شەماڵێکە یا زڵفت گەڵای چنارێکە بۆ هەموو شەماڵێ سەماعەکە بۆیە دڵم خستە نێو لەپی دەستت بە بێپەروا بە وشەی کۆچ و دابڕان و تەنیایی هەرگیز نەمبوو بڕوا زۆر پارچە شعر شەوی دەیجوور ڕوخا بەجارێ هەواری عشق و ئەوینم ئەم شەو لەگەڵ چرپەی غوربەت سەری هەڵدایەوە برینم ئەم شەو لە وەرینی گەڵا بێنازەکانی ئەم پاییزی عمرم دیارە مەرگی ناوادە عیشق خۆمە بینم ئەم شەو کوژایەوە چرای چاوانت بوو بە تاریکستان جێگەی ژوانم وێنەی عشقەکەی نالی و چیرۆکی مەموزینم ئەم شەو تا سەحەر چاوەڕێی ترپەیەک بووم تا ببینی دەریای سووری عشقم هەر نەهاتی گوڵم گوێت نەگر لە ناڵە و شینم ئەم شەو جوانتر لە ڤینۆس بۆ ناپرسی مۆمێکم بۆ جوانی دەتوێمەوە نەبا مەرگ دەستی لە گردنم گیرکە بێرە فریام نازەنینم ئەم شەو چەند ڕق بووی بە بێپەروا ڕێگەی غوربەت و تەنیایت گرتە سەبەر
نەتپرسی لە زامی دڵ تا بڕایەوە دوا هەناسەی ژینم ئەم شەو دەستەکانت خۆش بێ کاک ئارامگیان چەند هۆنراوەیەکی زۆر جوان ئومێ دەکەم ئیشاءالله لە داهاتوودا بەرهەمی چاپکراوی تازەش ببینین. زۆر سپاس ئینشاءالله. دەستەکانت خۆش بێ. خۆشەویستان و ئازیزان درێژە بە بەرنمەکەمان دەدەین و دەچینە بڕگەیەکی تری بەرنامەی شەوچرا ئەویش بڕگەی مەتەڵی کوردەواریە. دیارە ئێمە بۆ هەر بەرنمەیەک بۆ هەر ئەڵلقەیەک مەتەڵێکمان ئامادە کردوی سەدێمە لای ئەم برا ئازیزانە کە دەمێکە ئەزانم سەرقاڵی یاریکردنن سڵاوتان لێ بێماندوو نەبن لێرە دانیشم لە تەنیش مامۆستاوە مامۆستا گیان ناوی جەنابەت ئەگەرەوە نزیکەیتەوە لە مامۆستا یوسف زۆر بە خێربەی ماندوو نەبی. ئێمە مەتەڵێکمان هەیە مەتەڵێکی کوردەواری ئێستا ئاراستەدانەکەین ئیتر یەکێک ئاوا بە ڕیزەوە بزانین کێ مەتەڵەکەمان هەڵدێنێ ئەڵێ ناوی ئەو شتە چییە؟ بڕێک بە ڕیز وەستاون لە یەک ئەدەن و ماون. ئەو شتە چییە؟ بڕێک بە ڕیز وەستاون لە یەک ئەدەن و ماون. بڕێک بە ڕیز وەستاون لە یەک ئەدەن و ماون. هەر کەسە ناوی خۆی بڵێت و ئەو شتێک کە خۆی بڕای پێێتی ئەو شتەیە. فەرموو ددان تۆ ئەڵی ددانە وایە؟ بەڵێ بزانی مامۆستاڵێ چی؟ ناوت مامۆستا گیان بە خێر بێ ماندوو نەبی. بڕێک بە ڕیز وەستاون لە یەک ئەدەن و ماون. تەزبیح باش ئەو مامۆستا ڕەفعەت ئەڵێ تەزبیحە. مامۆستا گیان مامۆستا عەبدولمەجید بە خێر بێ مامۆستا گیان. تۆ ئەڵی چی بۆ مەتەڵەکەمان؟ من مەزەنم بۆ پەنجەکانی دەستەڕوە. پەنجەکانی دەست باش بزانی مامۆستا ڕەشید زۆر بە خێربی. منیش تەسەوەرەکەم ددان بێت ددان لای خۆم وا گڵاڵە یەکەم جوانە بزانین مامۆستا بە خێربی مامۆستا گیان. سەلامەت بی مامۆستا یاسین. ددان باشە بزانین مامۆستا تەزبیح ناو جەنابەت کاک هاوسەرگیان بە خێربی ماندوو نەبی چینە لای مامۆستا مامۆستایات منیش ئەڵم ددانە باشە بچینە لای مامۆستا ڕێباس مامۆستا گیان خێربی سپاس دەکەم سەلامەت بی میشەر بۆ سوێنی من ددانە بینە لای مامۆستا سەرباز مامۆستا گیان بە خێربی. بڕێک بە ڕیز وەستاون لە یەک ئەدەن و ماون. دانا باشە بابن مامۆستا مامۆستا جمعە بە خێربی. چاوەکەم سپاس دەکەم دەست خۆشیان بەرنامەیە لێکەم هیوای سەرکەوتن بۆ خوازم بەپێی ئەوەی ئەم مامۆستا بە ڕێزانە وتیان ددان بەڵام ددان هەندێک زار نامێنێ بەڵام من ڕای مەکەمە ڕای مامۆستا ڕەفعەت لەم تەزبیح ئێخۆ تەزبیحیش جار وایە ئەبچڕێ ددانیش ددانیش نامێنێ وایە کە بچیتە تەمەن و ددان نامێنێ. دەستەکانت خۆش بێ بە قوربان هەر بژی هەمووتان بەخێر بێنەوە جارێکی تر و سەدان جاری تر. دیارە مەبەست لەم مەتەڵانە ئەوە نییە کێ ئەزانێ و کێ نازانێ مەبەست ئەوەیە کاتێکی خۆش بەیەکەوە بینە سەر و ئاشکرایە کوردەواریش ئەم مەتەڵانەیان داهێناوە داتاشینیان بۆ کردووە بۆ زیاتر بەسەربردننی کاتێکی خۆش و ناسینەوەی کەسانی زیرەک لەوانی تر. دیارە وەڵامە ڕاستەکە بڕێک بە ڕیز وەستاون لە یەک ئەدەن و ماون بەپێی ئەو سەرچاوانە و ئەو کتێبە فۆلکلۆریانە ددانە. لەبەرەوە دەستی هەموو لاتان خۆش بێ ئەوەی وتی ئەوەی شیناوێ دەستان خۆش بێ بە قوربان. بەردەوام بن لە یاریەکەتان و جارێکی تر ماندوو نەبن. خۆشەویستان و بەڕێزان بەڕاستی بەردەوامی لەگەڵ ئەم میوانانە خۆشە و قەت تێر ناخۆین. بخۆتان ئەزانن هەگبەیان پڕە لە زانیاری و بڕگەی تایبەت بەڵامی تر هەندێک جارکاتی بەرنامە هەر ئەوەنە ڕێگەمانەدا و دەبێ بچینە کۆتایی بەرنامە. ومێ دەکەم بڕگە و بەرنامەی ئەم شەویشمان لە بەرنامەی شەوچەرا بە دڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ ماوەتەوە بڵێم سوپاسێکی تایبەت بۆ هەموو ئەو کەسانی هاوکارمان بوون سوپاسی ئامادەبووانەکەم سوپاسی بڕگەکانیانەکەم سوپاسێکی تایبەتیش بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەرمان بوون. تا بەرنامەیەکی تر و چەند بڕگەیەکی تر ڕێز و سڵاوی براتان شێروان کەروکی بفەرمونون سپاردەی خۆشی و کامەرانی بن. کوردستان ئاوادان خواتان لەگەڵ.
باڵایە بەر سەروی بێگێرێ سەروی بێگێرێ هەروەی باڵایە بەر سەروی بێگێرێ سەروی بێگێرێ خەڵکی کەم شایاری هاوڵاتی و نەمەرێ هاوڵاتی و نەمەرێ ئەو ڕێکم لێدایە با دڵم نەمەرێ با ئاور نەگێرێ ئاهوهانە یاسایە دامێنێ دەگێرێ دامێنێ دەگێرێ من بەندەی دڵێژیر پەنجەی یاوینم پەنجەی یاوینم من بەندەی دڵێژیر پەنجەی یاوینم پەنجەی یاوینم کز کزدا سوۆتێە تان و پۆژینم تان و پۆژینم با تۆیە بەخشیم جانی شیرینم جانی شیرینم با تۆیە بەخشیم جانی شیرینم جانی شیرینم تۆڵێی بام خۆشەوێ تۆڵێی بام خۆشەوێ کەچی پەنجەرەکان پێوادەی تۆڵێی بارانم خۆشەوێ کەچی چەتری بۆ هەڵەدەی تۆڵێی باڵداورەکانم خۆشەوێ کەچی سەریاون دەبڕیت و دەیان خۆی زۆرە ترسم زۆرە ترسم لەو ساتانەی کە پێمەڵێی خۆشمەوێ خۆشمەوێ من جوان پارەیەستی تۆ خۆ پارەیەستی تۆ خۆ پارەیەستی من جوان پارەیەستی تۆ خۆ پارەیەستی تۆ خۆ پارەیەستی خەتای هەر کەسێ دەکاوێ کۆستی دەکاوێ کۆستی ئەرەوەی باڵایە هەر سەروی بێگێرێ سەروی بێگێرێ خەڵکی کەم شایاری هاوڵاتی و نەمەرێ هاوڵاتی
باری و نەمهێرێ ئەو ڕێکم لێدا یا بادڵم نەمهێرێ با ئاور نەگێرێ ئاهوهانا یاسایە داوێنێ دەگێرێ داوێنێ